سڵاو قوتابیانی پۆلی 12 لە بابەتی ئەو ڕۆماندا باس لە بابەتێکی یونیتی دووەم دەکەین گرامار ئەویش چییە؟ giving advice لە giving advice ئێمە ئامۆژگاری دەدەینە خەڵک یعنی ئامۆژگاری خەڵکی دەکەین بەڵام ئێمە لە یونیتی یەکەم بابەتێکمان هەبوو پێمان دەگوتە giving instruction لە giving instruction ڕێنمایی خەڵکمان دەکرد لە بۆ ئەوەی شوێنیان پیشان بدەین ئەلێرە ئەم دوو بابەتە زۆر لێک نزیکە دەبێ قوتابی بتوانێت لێکیان جیاواز بکاتەوە چونکە یاسایەکانیان وەکو یەکە تا ڕادەیەکی زۆر لەبەر ئەوە قوتابی زۆر جار دەرێتن مامۆستا فەرقی چییە giving advice لەگەر giving instruction ئەمە لێرە ئێستا لە giving advice هەندێک ڕوونکردنەوەتان دەدەمێن بۆ ئەوەی بتوانی زیاتر ئەو دوو بابەتە لە یەکتر جیاواز بکەیەوە giving advice ئامۆژگاری کردن واتە تۆ ئامۆژگاری خەڵکی دەکەی یاسامان هەیە لە giving advice ئەوە یاساکەیتی دەرێ you دواتر دەرێ have to need to must should ought to had better ئەوانە ئەگە بە پۆزتیڤ قسە بکەی یعنی بە ئەرێ ئەگەر ئەدڤایسەکەت نەرێبی دەرێ you don't have to you don't need to you mustn't you shouldn't you ought not to و you had better not ئەوە ئەگەر بە شێوازی نەرێ ئەدڤایسەکەی بدەیت کەواتە لە giving advice ئێمە ئەرێمان هەیە و نەرێشمان هەیە بەڵام لە giving instruction گوتم زۆربەی کاتەکان ئێمە giving instruction بە پۆزتیڤ دەدەین یعنی بە ئەرێ ئەوە یەکێکە لە جیاوازەکانی نێوان giving instruction لەگەر giving advice ئەمانە قوتابی بەرز need to have to must to should ئەوانە دەبینیت ئەوانە مۆدل ڤێربن کە مۆدل ڤێربن پێویستە بەیسیان لە دوابێ هاتەمە شاکە ئەوە بەیسمان دانایە واتە ڤێربەچی بەیسی سادەیان لە دوا بەکار بهێنرێتن ڤێربی بەیس بەخۆت دەزانی ڤێربەچی سادەیە چاوگە ING پێوە نیە ED پێوە نیە بابرێن PP نییە و هەروەها توی لەگە نییە ئەمانە هەر هەمویان دەبێت ڤێربەچی سادەبی هیچ گۆڕانکاری بەسەر فۆرمەکەیدا نهاتبی ئەگەر تمەشای giving advice بکەین برێن مامۆستا giving advice چۆن بەکاردێ ئێمە لە giving instruction هیچ پرۆبلمێکمان نەبوو تەنها ڕێنماییمان دەدا خەڵکی بڕۆ فلان شوێنە یان بڕۆ ئەوها بکە هیچ پرۆبلممان نەبوو بەڵام ئەتوو کە ئەدڤایسی خەڵکی دەکەی دیارە پرۆبلمێک هەیە لەبەر هەندێک تۆ ئەدڤایسی دەکەی ئەگەر پرۆبلمی نەبی پێویستی بە ئەدڤایس نییە باشە لە ئەدڤایس باتەمەشای هەندێک پرۆبلمەکە بکەین بەڵام دەبێ ئەتوو کە چارەسەرێک لە بۆ کێشەیەک دادەنەی دەبێ چارەسەرێکی گونجاو تاپنەی یعنی ئێستا تەمەشاکە need some money ئەگەر ئەمن پارەم پێ بوێتن یعنی پارەم پێویست بیتن چارەسەرەکە چییە دەبێت ئەتوو حەلەکی باشم بدەیە go to the bank دەبێت ئەتوو بە من برێ go to the bank ناتوانی بە من برێ go to the restaurant go to the بابرێن school ئەو شتانە نییە چکە پارە لە چێ بەدەستدێ پارە لە بانکی بەدەستدێ کەواتە تۆ دەبێ ئاگاد لە دوو مەوزوع بیتن لێرە یەکێکیان ئەدڤایسەکەت دەبی بە پێی یاسا ڕاستبی دووەمیشیان ئەدڤایسەکەت دەبێ meaningful بی واتە ئەدڤایسەکی ڕاست و ڕەوان بی ئەتوو ناکری ئەدڤایسی خراپ لە بۆ خەرچی بکەی مەثەڵەن دەتوانی بێ you should smoke خۆ ئەوە بە پێی یاسا ڕاستە بەڵام ئەگەر تەمەشا بکەی هەر تەلەفوزەکەت غەڵەتە یعنی ناکرێ ئەو ئەدڤایسە ناتوانی بە خەڵکی برێ جگەرە بکێشە ئەگەر tired بی یان exhausted بی واتە ماندی و هیلاک بی حەلەکە چیە چارەسەرەکە چیە take a rest بڕۆ ڕێستەچی بکە ئەوە باشترین چارەسەرە too much weight یان get fat ئەگەر نەفەرە قەڵەو بی یان زۆر ئەوە بی مشکلەکەی ئەوە بیتن قەڵەو بی ئەتوو چی پێ دەرێ یان دەرێ go on a diet یان دەرێ go to the gym یەک لەو دوو حەلانەی دەدەیە ئەگەر شتێکت لێ دزرابی steal stolen my mobile یعنی مۆبایلەکەت لێ دزرابی یان دزراوبی بابرێن بە پاسف ئەگە قسە بکەین ئەتوو چ دەرێ go to the police ئەتوو بچێکم پلیسی ناتانی بچێ هیچ جێچکە ئەگەر هەنگری بی ئەتوو برسید بی یەک جێت هەیە بچی ئەویش چیە go to the restaurant ئەگەر need food بی ئەگە خواردنت لە مابی لە ماڵێ یعنی ئەشیات لە ماڵێ بڕابی ئەتوو چ دەکەی go to the supermarket ئەدی ئەگەر sick ill not well بی یعنی نەخۆش بی چ دەکەی یان وەزعت باش نەبی go to the hospital کەواتە ئەوانە چەند پرۆبلمێکن ئەمانە پرۆبلمن کێشەنە و هەروەها ئەوانەش possible solution نەگە تەمەشایان بکەی یعنی چارەسەری گونجاو دەبێت چارەسەرەکەت گونجاو بێت لە giving advice ئێمە دائیمەن پرۆبلمێکمان هەیە ئەو جا تۆ ئەدڤایسی دەدەی لە ئیمتحانی وزاری بە ئەنواع شێوە دێتەوە تۆ دەبێت تەرکیز لەسەر دووشت بکەی یەکیان یاسایەکەت تەواو بی یعنی ڕستەکەت بە پێی یاسا تەواو بی دووەمیشیان دەبێت ئەتوو
پرۆبلەمەکەت سۆلوشنێکی تەواوی بدەیە سۆلوشنەکە دەبێ باش باتمەشە ئەم چەند پرسیارەی بکەین با بزانین ئەم پرسیارانە پرسیاری وزارینە با بزانین چ شتێکی نوێیان تێدایە I haven't feeling well for a while I haven't feeling well يعني ئەمن having I haven't طبعا ئەوە نێگەتیڤە تەماشایان کە I haven't feeling well باتە ئەمن تەندروستیم باش نییە وەزعم باش نییە ماوەیەکە وەزعم باش نییە تەندروستیم باش نییە تۆ چ پێشنیارە چ ئەدڤایسە چی دەکەی ئەگەر تەماشای ئەدڤایسی کەی you should visit your teacher کابرا وەزعی باش نەبی نەخۆش بی بستێکم مامۆستای چ بکە بی دەرێتن you should go and see the doctor doctor ئەوە شتێکی باشە ئەگەر تو تەندروستیت باش نەبی زۆر ئاساییە و زۆر پێویستیشە سەردانی دکتۆری بکەی یان دکتۆری ببینی ئەوە possible solutionە ئەدی ئەوە دەرێتن چسی دەرێ you had better not tell anyone دەرێ بە کەس مەرێ مرۆڤ نەخۆش بی چۆن دەکرێت بە کەس نەڵێتن دواتر you ought to go to the supermarket سوپەرمارکێت ئەتون نەخۆشی دەچێت سوپەرمارکێتی چ دەکەی کەواتە لێرە ئێمە تەماشای ڕستەکان بکەین دەبینین بە پێی یاسا ئەو ڕستانە هیچ عیبیان نییە بە پێی یاسای ئەدڤایسیان جێبەجێ کردیە بەڵام ئەگەر تەماشا بکەین لە ڕووی معنایەوە ئەوانە معنایان تەواو نییە بەڵام ئەوانە ئەوەی بی possible solutionە یعنی چارەسەرێکی گونجاوە لە بۆ چ لە بۆ کەسێک کە تەندروستی باش نەبیتە بابینە سەر پرسیارێکی کە ئەگەر تەماشا بکەین I have no food in the house چی نییە no food خواردنی نییە باشە خواردنی نییە لە ماڵێ no food in the house then you dash to the supermarket ئەو لێرە سوپەرمارکێتەکەی دایە مشکلەی نیە یعنی شوێنەکەی لە بۆ دیار کردیە هیچ پێویست ناکە بچی شوێنەکەی بدۆزیەوە بەڵام چی دەوێتن لێرانە یاسای تەطبیق بکە لێرانە ئەمە لە ناو یاسای ئەوە سەبجەکتەکەیە ئەوە سەبجەکتەکەیە بابێن تەماشا بکەین چیهان لەمانە لەگە ئەم سەبجەکتێ دەگونجێ یەکەم need to go ئەمە لە یاسای ئەدڤایسی need to مان هەیە یان نا بەڵێ هەیتمان دەرێ you need to plus base ئەوە بەیسیشی لە دوا هاتیە و هیچ مشکلەیەکی نییە ئەدی ئەوە چییە have go قوتابی بەڕێز ئەمن پێم گوتم دوو بەیس لە کنیەک هەرگیز نابی دوو بەیس لە کنیەک نابی must went باشە لە دوای مەستی ئەزانین چ هاتیە went هاتیە خۆی دەبی وشەیەکی سادە بێ went وشەیەکی پاستا دواتر should gone لە دوای شودی گەن هاتیە گەن وشەیەکی پیپیەواتە past participle لەو حالەتەیە تو ناتوانانی ئەوەش هەڵبژێری کەواتە وەڵامە ڕاستەکە چییە وەڵامە ڕاستەکە دەرێن وەڵامی A is correct بابین ئەوانە لادەین بۆ ئەوەی بەڵێ ئەوە بەڵێ ئەمانە هیچیان ڕاستنینە باشە تەنها چیان ڕاستە تەنها با بڵێن ئەی ڕاستە ئەوە ئەیمان دیار کرد زۆر باشە A is correct بەڵام ئەوانە پرۆبلەمەکانن تەماشاکە گەن نابی went نابی دوو بەیس لەکن یەک نایەتن ئەوە هیچ عیبی نییە لەبەرەوە ئێمە ئەیمان هەڵبژارد ئەگەر تەماشای کوێستچنی 19 بکەی تەماشای کوێستچنی 19 بکە choose a suitable advice for someone who is very late to school late تەماشاکە تاخیر بووە لە قوتابخانە ئەویش دەرێتن suitable advice لێرە هەر بەخۆش مەوزوعەکەت پێ دەرێ لە ڕستەکەی مەوزوعەکەت پێ دەرێ دەرێ کاکە مەوزوعەکەی من ئەدڤایسە بەڵام لە بۆ چ ئەدڤایس کەسێک تاخیر بووە لە چ تاخیر بووە لە قوتابخانە تاخیر بووە وەرە تەماشا یاسایەکان کە تەماشاکە you need to go to the supermarket باشە سوپەرمارکێت چ پەیوەندی بە تاخیر بوونی وهەیە یان چارەسەر ئەوە نەخێرەوە چارەسەر نییە you should take a taxi وەڵاهی ئەوە پێشنیارەکی باشە you should take a taxi ئەوە زۆر باشە بەڵام با تەماشا بکەین بزانین لە ڕووی یاساییەوەش تەواوە ئەوە subject ئەوە should ئەوەش base هیچ عیبی نییە لە ڕووی یاساییەوە ئەگەر تەماشا بکەی عیبی نییە ئەلێرە تەماشاوی بکە you have to do your revision first بەخۆی نەفەرەکە تاخیر بووە ڕیڤژنی چ بکاتن یعنی مەجالی ڕیڤژنی نمایە بەخۆی تاخیری کەواتە ئەوە ئەو حەلە ئەو چارەسەرێکی گونجاو نییە لە بۆ ئەو پرۆبلەمەی you must taking the first bus ئەگەر تەماشای ئەو ڕستەیە بکەی یەکەم جار غەڵەتەکە لێرەیە
لە دوای مەستی نابی فێرب ING بێتن دەبی فێربەچی سادە بێت کەواتە لە ڕووی یاساییەوە غەڵەتە و هەروەها ئەگەر ئەتوو تەکسیت هەبی بەڵێ ئەگەر تەکسیت هەبی چ پێویست دەکا بچی پاسی بگری یعنی جیهانیان سریعترە طبعا تەکسیەکە سریعترە ئەتوش تەخیر بووی لەبەر ئەوە B is the correct answer B لە هەر هەمیان بەڵێ B لە هەر هەمیان باشترە تەماشاکە بیمان هەڵبژاردیە لەبەر چێ لەبەر دوو هۆکاری یەکیان لە ڕووی یاساییەوە تەواوە دووەمینشیان لە ڕووی معنایەوە تەواوە ئەم بابەتە چەند پرسیارێکی وزاری بوو دەربارەی چی دەربارەی giving advice هەروەکو باسم کرد giving advice جیاوازی هەیە لەگەر giving instruction giving advice دەدەی giving instruction ڕێنمایی دەدەی ئەلێرە نەرێمان هەیە لە giving advice بەڵام لە giving instructionی نەرێمان نییە و دەبێت قوتابی ئاشنابی بە هەردوو یاسایەکە و هەروەها لە شێوەی بیرکردنەوەی معناشەوە فکر بکەوە دەستەکانتان خۆش سپاس